بەشی یەکەمی هەڵسەنگاندنی هاوبەشی کومیتەی ناوەندی حزبی کۆمونیستی ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر لە ژێرناوی بنبەستی کۆماری ئیسلامی لە بەرامبەر شۆڕشی جەماوەری و گوشاری دەرەکیدا. خاڵی یەکەم: دەوڵەتی ئەمریکا و کۆماری ئیسلامی. فەرمانی جێبەجێکاری ترامپ و گەرانەوەی سیاسەتی زۆرترین گوشار و دەنگۆی ناردنی نامەی ناوبراو بۆ بەرپرسانی کۆماری ئیسلامی بە مەبەستی کۆکردنەوەی دامەزراوەکانی وزەی ناوەکی لە ناوبردنی موشەکەکان و واسهێنان لە چەکە باوەکان و هەروەها هەڵوەشاندنەوەی سپای قودس لەلایەن بەرپرسانی کۆماری ئیسلامیەوە بە سیاسەتی تەسلیمکردنی ڕژیم و هەوڵدان بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامی ئێران دادنرێت. وەڵامی ترامپ بە نیشاندانی گڵۆپی سەوزی بەرپرسانی کۆماری ئیسلامی و بە پشگیری ڕێبەری ڕژیم بۆ وتوێژ بریتی بوو لە سیاسەتی زۆرترین گوشار. ئەم سیاسەتانی ترامپ لەگەڵ کاردانەوەیەکی ڕوون و توندی کۆماری ئیسلامی بەرەوڕوو بووە. خامنەی سەبارەت بە وتوێژ لەگەڵ ترامپ وتی وتوێژ لەگەڵ ئەمریکا کارێکی ژیرانە، عەقڵانە و شەرافەتمەندانە نییە و کاریگەری لەسەر چارەسەرکردنی کێشەکانی وڵات نابێت. ئەم هەڵوێستەی ناوبراو کۆتایی بە ماوەیەک باس و خواز لەسەر وتوێشێنە. وتارەکانی مەسعود پزیشکیان لە تاران و وتاری عەباس عێراقچی لە هەمەدان لە ڕۆژی 22 ڕێبەندان بەپێی ئەو هەڵوێستە ئەنجامدران. وا دیارە بەرپرسانی ڕژیم پەیڕەوی لە سیاسەتێکی یەکگرتوو دەکەن بەرامبەر بە ئەمریکا و ئامانجی ترامپ بە تەسلیمکردنی کۆماری ئیسلامی هەڵدەسەنگێنن. کاردانەوەی بازار بۆ ئەمبار و دۆخە بە تەواوی ڕوونە. دۆلار بە خێرایی نزیک بۆتەوە لە سنووری 100,000 تمەن. گومان لەوەدانیە کە شەڕ و کێشمەکەشی کۆماری ئیسلامی لەگەڵ دەوڵەتی ئەمریکا و هاوپەیمانانی تەواو بە زیانی بەرژەوەندی چینی کرێکار و کۆمەڵانی خەڵکی ئێران و ناوچەکەیە. هەروەک چۆن بەرتەسکبوونەوەی بازنەی گەمارە و ئابووریەکان بارودۆخی کار و ژیانی بۆ کرێکاران و زۆربەی دانیشتوانی ئێران سەختتر کردووە، بەردەوامی کەش و هەوای شەڕیش لە خزمەت بە ئەمنیەتیکردنی فەزای کۆمەلگا و پەرەسەندنی سەرکوتدایە. لە بارودۆخێکی ئاوادا نابێت بەشێکی کۆمەلگا لە بەردژایەتی زۆر لەگەڵ کۆماری ئیسلامی یان بێ هیوابوون لە ڕەوتی بەرەو پێشچوونی خەبات و ناڕزاتیەکان لە پێناو ڕووخاندنی ئەم ڕژیمەدا هیوا بە دەستێوەردانی ئیمپەریالیستی ئەمریکا یان ئۆپۆزۆسیۆنە لایەنگرەکانی ببەستێت. چینی کرێکار و خەڵکی ستەمدیتووی ئێران دەبێت ئەوە بزانن کە بۆ کۆتایی هێنان بە کاریگەری وێرانکەرەکانی ئەم کێشمەکێشانە هیچ ڕێگایەک جگە لە پەرەپێدان بە خەبات و ناڕەزاتیەکان بە مەبەستی ڕووخاندنی شۆڕشگێڕانەی کۆماری ئیسلامی و لە قاودانی ناوەڕۆکی ڕاستەقینەی سیاسەتە ئیمپریالیستیەکانی دەوڵەتی ئەمریکا و ئەو بەشە لە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی بورژوازی کە هیوایان بە دەستێوەردانی ئەمریکا بەستووە بوونی نییە. خاڵی دووەم: بەرتەسکبوونی مەودای مانۆڕی کۆماری ئیسلامی لە نێوان زلهێزەکانی جیهاندا. کەش و هەوای سیاسی، تەبلیغاتی و شەڕەنگێزانەی نێوان ئەمریکا و کۆماری ئیسلامی بابەتێک نییە تەنها لە نێوان ئەو دوو وڵاتەدا. لێرەدا پرسی وڵاتێکیش دێتە گۆڕێ کە لە ناوچەکەدا ڕۆڵ و پێگەیەکی تایبەتی هەیە. بەم هۆیەوە هەم بۆ چین و رووسیا هەم بۆ ئەوروپا و وڵاتانی عەرەبی ئاراستەی ئەم بەرەنگاربوونەوەیە گرنگیەکی تایبەتی هەیە. لەم نێوەندەدا مەیدانی مانۆڕی کۆماری ئیسلامی بۆ کەڵک وەرگرتن لە کەلێنی نێوان زلهێزەکانی چین و رووسیا لەگەڵ ئەمریکا و هێزە ناوچەییەکان زۆر بەرتەسک بووەتەوە. ڕوانگەی دیپلۆماسی چین سەبارەت بەم گرژیە هێشتا زۆر ڕوون نییە. چین بەر لە دیاریکردنی هەڵوێستی خۆی لەم پەیوەندیەدا چاوەڕێی ڕوونبوونەوەی پەیوەندی ئەمریکا لەگەڵ بەرژەوەندی و سیاسەتەکانی ئەم وڵاتە بەرامبەر بە چین دەبێت. بەرژەوەندیەکانی چین لە پەیوەندی لەگەڵ ئەمریکا ئەوەندە گرنگە کە کەمکردنەوەی پەیوەندی لەگەڵ کۆماری ئیسلامی بۆ ئاسان دەکاتەوە. سیاسەتی رووسیا بەرامبەر بە کۆماری ئیسلامی پاش پەیوەندی تەلەفۆنی ترامپ لەگەڵ پوتین و دەستپێکی وتوێژەکانی ئەم دوو وڵاتە لە عەرەبستانی سعودی سەبارەت بە شەڕی رووسیا و ئۆکراین تووشی جۆرێک لە ئاڵۆزی و ناڕوونی بووە. وا دیارە ئەمریکا بڕیاری خۆی لەم بارەیەوە داوە و تەنانەت بە پشتکردن لە هاوپەیمانە ئوروپاییەکانی خوازیاری سازش و ڕێکەوتن لەگەڵ رووسیا و خۆ دەرباسکردن لە شەڕی ئۆکراین و هەڵگرتنی گەمارۆکان لە دژی ئابووری رووسیە. لەم حاڵەتەدا چیتر بانکەکان و کۆمپانیاکانی رووسیا ناتوانن هۆکارێک بن بۆ دەربازبوون و دەورلێدانەوەی گەمارۆکان
لەلایەن کۆماری ئیسلامیەوە و ئاوەها بارودۆخێک هەلومەرجەکە بۆ کۆماری ئیسلامی دەژوارتر دەکات. ئەگەرچی استراتیژی ئەمریکا لە پەیوەندی لەگەڵ رووسیا ڕاهەندێکی بەرفراوانتری هەیە و لە بنەڕەتدا بە ئامانجی دوورخستنەوەی رووسیا لە هاوپەیمانی لەگەڵ چین بەڕێوە دەچێت، بەڵام لە هەمان کاتدا ڕوون نییە کە لە بەرامبەر ئەو دەستکەوتانەی کە ترامپ لە ئۆکراین بە رووسیای دەدات دەیەوێت چ دەستکەوتێک لە رووسیا بەرامبەر بە کۆماری ئیسلامی بەدەست بهێنێت. سیاسەتێکی کە رووسیا لە سووریا گرتیە بەر نمونەیەکی جێگەی نیگەرانیە بۆ بەرپرسانی کۆماری ئیسلامی بە جۆرێک کە گرتنەبەری سیاسەتی ڕوو لە ڕۆژهەڵاتی بۆ دەبێت بە ئاراستەیەکی پڕ هەزینە و بێ ئەنجام. سیاسەتی ئوروپا لە خولی یەکەمی سەرۆکۆماری ترامپدا بریتی بوو لە پشتگیریکردن لە بەرجام. بەڵام بەهۆی پشتگیری کۆماری ئیسلامی لە رووسیا، ئوروپاییەکان پەیوەندی خۆیان لەگەڵ کۆماری ئیسلامی گۆڕی. ئێستا لەگەڵ سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە ئۆکراین ڕوون نییە کە ئەم فاکتەرە تا چ ڕادەیەک هێشتا کارایی سیاسی دەبێت. لەلایەکی ترەوە گرنگی پێنەدانی ئەمریکا بە ڕۆڵی وڵاتانی ئوروپا لە وتوێژەکانی نێوان ئەمریکا و رووسیا سەبارەت بە ئۆکراین و هەوڵی ئوروپا بۆ بەدەستهێنانی پێگەیەکی سربەخۆ لە جیهاندا ئەم پرسیارە گرنگە دەخاتە ڕوو کە ئایا ئەم وڵاتانە بە تایبەتی سێ وڵاتی ئاڵمان، فەڕەنسا و ئینگلیز لە مەسەلەی سیاسەتی گوشاری زۆرینە لە پەنای ئامریکادا دەبن و ئامادەن مکانیزمی ماشە کە لە ئۆکتۆبری 2025دا کۆتایی دێت چالاک بکەنەوە یان هەوڵ دەدەن وەک جەمسەرێکی کە دەیەوێت بەرەبەرە خۆی لە ژێر سێبەری ئامریکا دەرباز بکات سیاسەتێکی دیکە بەرامبەر بە کۆماری ئیسلامی بگرنەبەر. لێرەدا لەگەڵ بارودۆخێکی تازە بەرەڕووین کە گۆڕانکاریەکانی مانگەکانی داهاتوو دەتوانێت ئاراستەکەی ڕوونتر بکاتەوە.